لەبارەی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان میوانەکەم دکتۆر نەزاکەت حسێن سەرۆکی لیژنەی داوکێکیکردن لە ئازادی ڕۆژنامەنووسان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ جەنابیان. دکتۆرم کاتۆ باش، سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. دەستپێک دەمەوێت سەرنج و تێبینی ئێوە بزانم لەبارەی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لە کاتی بەجێگەاندنی ئەرکەکانی خۆیاندا، لە کاتی ڕۆماڵکردنی خۆپیشاندان بێت یاخود ڕووداوەکانی دیکە دەبێت. بۆ نمونە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کاتی خۆپیشاندانەکاندا ژمارێکی زۆر لە ڕۆژنامەنووسان لە دەستگا جیاوازەکانی ڕاگەاندنەوە دەستگیرکران. سرنجی ئێوە چییە؟ لە ڕاستیە ئێمە دەستگیرکردنی ڕۆژنامەنووس بە کارێکی یاسایی و بە کارێکی سروشتی نازانین، بە پێشێلکاری ئەزانین و پێمان وایە ئەمە پێشێلکاریە کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەکرێت، چونکە هەم بە پێی یاسانی و دەوڵەتیەکانی داکۆکی لە ڕۆژنامەنووسان دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان کارێکی نایاساییەوە، کارێکە مەترسیە بۆ سەر ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری و لە یاسای ژمارە 35 هەرێمی کوردستانیشە بە هیچ شێوەیەک باسیەوە نەکراوە کە مافی دەستگیرکردن هەیە بۆ ڕۆژنامەنووس. دەبەرەوەی ئێمە دەستگیرکردن هەم بە پێشێلکردنی مافی ڕۆژنامەنووسەکەەوە پێشێلکردنی ئازادی ڕادەربڕینە بینین لە هەرێمی کوردستانە. باشە، ئەگەر بەو جۆرەیە بۆچی دەبینین، ینی لە کاتی ئەرکەکەی خۆیدا لە کاتی بەجێگەاندنی ئەرکەکانی خۆیاندا ڕۆژنامەنووسان دەستگیر دەکرێن، ینی مادەم یاسایەک هەیە و لە یاساکەشدا باز لە دەستگیرکردن ناکرێت، ینی ئەگەر ڕۆژنامەنووسەکەش هەڵە بکە ینی بە یاسا دەتوانیت مامەڵی لەگەڵ بکەیت لێ پێچینەوە و سزای خۆی بدەیت، نەک بە دەستگیرکردن. ئەزانی چۆنە مەسەلەی سروشتی کاری ڕۆژنامەنووسی و ژینگە ڕۆژنامەنووسی هەندێک بارودۆخی نەئاسایی دێنێتە ئاراوە، ینی وەک وتم من لە پرسیاریەکەم وەڵامی پرسیاریەکەمە ئێمە لەگەڵیانین و ڕەتیەکەینەوە و پشگیری هەموو ڕۆژنامەنووسانەژەکەین کە دەستگیر ئەکرێن. بەڵام وەک ئەڵێم ئێمە گەر سەیری ژینگەی میدیایی لە هەرێمی کوردستانە بکەین ژینگەیەکی تەندروست نییە و ژینگەیەکی ڕێکخراو نییە و ژینگەیەکە بەڕاستی ئالۆزە و تا ڕادەیەک ئەتوانم بڵێم ململانەیەکیش لەناو ژینگە میدیایەکە هەیە، لەبەر ئەوەی ئێمە بەشێکی زۆری میدیاکانمان پابندن بەیان سەر بە پارتێکی سیاسی یا داکۆکی لە ململانەیەکی سیاسی ئەەکەن و لەبەرەوە لەناو ئەو ژینگە ململانەیەشە ڕۆژنامەنووسیش کە ئەچێتە ناو ڕووماڵی ڕووداوەکانەوە ئۆتۆماتیکیە بێ بە بەشێک لە ململانەکە کاتێکی ژەبێت بە بەش. ئەمە بیانووە بۆ دەسەڵات کە ڕۆژنامەنووس دەستگیر بکە؟ با من قسەکانم بە کورتی بڵێم تەواویکە بەشێک لەمەیە، بەشێکی تریەگەڕێتەوە بۆ هەم ناهۆشیاری هێزە ئەمنیەکان و ئەوانەی کە لە ڕۆژی ڕووماڵی خۆپیشاندانەکان و شوێنە دروستبوونی گرژیەکانە ئەبن بە ماف و ئەرکی و مافی ڕۆژنامەنووس و ئەو مافی چیە ڕۆژنامەنووس چ مافێکی هەیە لە ژینگە ڕووداوەکانە کە هێزە ئەمنیەکان و پار ئاسایش بەرامبەری ئەنجامی بدا و ئەرکی خۆشی، چونکە ئێمە ئەو بەڵگەمان هەیە کە چەندین جار خول و ڕاهێنانمان بۆ هێزە ئەمنیەکان و ئەفسەرەکان کردوێتەوە، ئەترافیان کردووە کە ئێمە ئاگادار و هۆشیار نەبووین بەرامبەر بەوەی کە ڕۆژنامەنووس مافی بەم شێوازەیە و لە لایەکشۆ هەندێک جاریش ڕۆژنامەنووسیش ڕەنگە پابند نەبێت بە جێبەجێگەیاندنی کارەکەی خۆی بە شێوازێکی پرۆفیشناڵی، ئەویش تا ڕادەیەک بەشێکیان تا ڕادەیەک کەمتر ئاگادارە بە ئەرک و مافی خۆی لەو شوێنانە و لە کۆی گشتیشە ئەگەڕێتەوە بۆ ژینگە ململانێ سیاسیەکە کەوا ئەکا. ئێمە وەک ئەڵێ بیانوو نییە، بەڵام ئیتر ژینگەکە بەو شێوازەیە کاتێککە ئێمە داکۆچی ئەەکەین لەوەی ژینگەی میدیایی ڕێک خرێ بە یاسا، ڕێک خرێ بە ئیتیک و میدیاکانیش پابند بکرێن بە هەندێک بەرپرسیارەتیەوە، ئەوە ئێمە لەوە ئەڵێن کە بەو شێوازە ئەگەر واکرا بەشێک لەو ململانێ و بەشێک لەو گرژیە و بەشێک لەو پێشێرکاریانی کە بەرامبەر ڕۆژنامەنووسانەکرێن کە ببێتەوە. باشە، ئەم ژینگەی کە جەنابتان باسی لێواکەن لەبار نییە لە میدیای دروست بووە، کێ دروستی کردووە؟ ئەی ڕۆڵی حکوومەت و دەسەڵات چییە لە ڕێکخستنی کاری ڕۆژنامەوانی بە شێوەیەکی یاسا؟ ینی ئێمە ئەگەر بۆشایی یاساییمان نەبێت لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو گرفت و کێشانی کە ڕۆژنامەنووس ڕەنگە لە کاتی بەجێگەاندنی ئەرکەکەیدا بیکە، ینی کە هێشتا جارێکی تریش ئێڵێمەوە هێشتا بای ئەوە نیە ڕۆژنامەنووس دەستگیر بکرێ بە پێی یاساکان، ینی ئەو یاسا کارپێکراوانەی لە هەرێمی کوردستان لە ئێستایا کاریان پێکرێ. ئەی چی ئەم ژینگەی خوڵقاندووە؟ ژینگەکە بە کۆمەڵی ڕەگەزەوە خوڵقاوە، ڕەگەزێکی ئەوەی کە ئێمە بەڕاستی میدیامان لە بیدایەتەوە ڕێک نەخست، کە ڕێکمان نەخست کۆمەڵی ئەرک و بەرپرسیارەتی و کۆد و
کۆد و ئەوانە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن دانین کەناڵەکانی ڕاگەیاندن بەشێکی زۆری لەو بەرپرسیارەتیانی خۆیان بە ئەنجام ناگەێنن لە مامەڵەکردن بە زانیاریەکانەوە لە مامەڵەکردن بە معریفەکانەوە بە داتاکانەوە بەشێکی ئەکەوێتە سەر ئەو زۆریەی کەناڵی ڕاگەیاندن کە ئێمە لە هەرێمە هەمانە کە چەند جارەی هێندەی وڵاتێکی پێشکەوتووە کە ڕەنگە ژمارەی دانیشتوانەکەی و سنووری وڵاتەکەی چەند هێندەی ئێمە بێت ئەمە وای کردووە کە پێویستمان بە جێیشێکی هێزێکی زۆری ڕۆژنامەنووسی هەیە کە ئەم هێزە ڕۆژنامەنووسیە پرۆفیشنال بکرێت و بە یاسا ئیشک ئارکەکانی ڕێک بخرێت کە ئەمەش بەشێکی نەکراوە بەشێکی گەڕێتەوە بۆ پابندبوون و سەر خاوەنددارێتی میدیا کە خاوەنددارێتێکی سیاسیە یا پارتێکی سیاسیە یا بەسەر گروپ و جوڵانەوەیەکی سیاسیە کە بە هەر جۆرێ لە جۆرەکان کاتێ ململانێ سیاسیەکە دروستە بێژەبێ بە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ بۆشایی یاساییەکان کە ئێمە بۆشایی یاساییمان زۆرە لە هەرێمی کوردستانە بۆ ڕێکخستنی میدیا کە ئێستا خۆشببختانە هەندێک لایەنی پەیوەندیدار و سندیکا و وەزارەتەکان و حکوومەتیش خۆی لە خەمیایەتی کە کۆمەڵێ یاسا بە وەکو یاسای بە مافی بەدەستێنانی زانیاری یاسای سوۆشیال میدیا و ڕێخستنی سوۆشیال میدیا و یاسای تر بۆ ڕێخستنی پەخش و کەناڵەکانی ڕاگەیاندن هەنگاوی باش نراوە بۆ ئەوەی کە بڕێک بخرێ واتە بە کۆی گشتی ژینگەکە ڕاگەزەوە بووە. ئەفوم کە بەشێکی تریشە گەڕێتەوە بۆ ئەوەی کەوەکوتم ئەو ڕۆژنامەنووسانە بەشێکیان پابند نین بە کار و ئەرکە پرۆفیشناڵەکانی خۆیانەوە بەڵام بە کۆی گشتی ڕۆژنامەنووس نابێتە بێتە قوربانی ئەمە هەرگیز ڕۆژنامەنووس لەم هەرێما بۆتە قوربانی ئەم ژینگە ئاڵۆزەوە بۆتە قوربانی ئەو میدیا سیاسیانەی کە ئەبن بە بەشێک لە ململانی سیاسیەکە ڕۆژنامەنووس کارکتەرێکی جێبەجێکەرە ئەبێت تۆ کارەکان و ئیشەکانی بە شێوازێک بۆ ڕێقەی کە نەبێتە قوربانی ناو ئەو ململانیانە بەڵام قوربانی. یعنی باست لە بۆ نمونە یاسای دەستخستنی زانیاری کرد ینی بە پێ و یاسانی کە هەمانە لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووس هەر دەستگایەکی ڕاگەاندن مافی ئەوەی هەیە کە دەبێت بە شێوازی دروست زانیاری دەست بکەوێت لە حکوومەت بێت لە هەر جهتێکی دیاریکراوی تر بێ بەڵام دەبینین یعنی من دامەزراوەکەی خۆم NRC چەندین جار پێشلکاری بەرامبەر بکراوە لە دەستخستنی زانیاری ینی ڕێگری کراوە لە تیمی ڕۆژنامەوانی NRC بەشداری لە کۆنفرانسەکانی حکوومەتدا بکات لە هەندێک لە کۆنفرانسە حکوومیەکان کە تیایدا بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان زانیاری دەخەنە ڕوو یعنی بێبشکردنی دەستگایەک یا شوێنێکی دیاریکرا و لە دەستخستنی زانیاری خودی ئەمە خۆی پێشلکاریە کە حکوومەت دەیکات ئێستا خەریکین هەر لەم هەفتەی ڕابردووە من لە یەک دوو کۆبوونەوە لەو بابەتە بووم کە یاسای مافی بەدەستێنانی زانیاری بە شێوازێک ڕێک بخرێت کە لە هەموو دام و دەستگاکانە شوێنێک هەبێت کە زانیاری بدات بە ڕۆژنامەنووس و بیدا بە دەستگاکانی ڕاگەیاندن بە شێوازێکی یەکسانی و باسێوەشمان کردووە کە نابێت جیاکاری بکرێن لە نێوان کەناڵێک و کەناڵێکی ترە بەڵام وەک ئەڵێم ژینگەکە بە هەر فرەڕەهەندی دروست بووە ئەم ژینگە گرژیەی میدیا و ئەم ژینگە شپرزەی میدیا دکتۆرە حەلەکە ئەبێ بە یاساڕێکی خەنجینگەکە یاساکان بە تەواوەتی لە چاو ئەو گەشەی ئێستەی میدیا هەرێمی کوردستانە یاسا بەرکارەکان هەموار و ئەکتیڤ بکرێنەوە یاسای تر دابێنین و یاسای تر دابنرێت و میدیاکان و پابند بکرێن بە کۆمەڵێک کۆد و ئیتیکی بەرپرسیارەتی بەرامبەر نەتەوە و نیشتمان و هاوڵاتی ڕۆژنامەنووس و هێزە ئەمنیەکان خول و ڕاهێنانیان پێ بکرێت و مشقیان پێ بکرێت و ئاشنا بکرێن بە ماف و بە ئەرکیان واتە بە هەمومانەوە ئەبێ ئەم ژینگەیە چووکە هەمومان بەشدارین لەم ژینگەیە بۆ ئەبێ هەمومانەوە ژینگەی ڕێکخینەوە جارێکی تر. باشە دکتۆرانی من سەرنجێکم هەبوو لەم چەند ڕۆژی ڕابردوودا بۆ نمونە تیمی ڕۆژنامەوانی NRT لە هەولێر لە دهۆک هێشتا خۆپشاندان دەستی پێ نەکرده بوو و ئەوان لە ناو دامەزراوەی NRT بوون بۆ نمونە لە ئۆفیسی NRT لە هەولێر لە دهۆک و بەشێک لە ڕۆژنامەنووسەکان لە نێو ماڵی خۆیاندا گیرا بوون و لەلایەن هێزی ئەمنیەوە دەست بەسەر کرابوون خۆیشتە ئەمەیان نەویستوێتی تەختیە ڕووماڵی یاخود بەڵێن تەختیەی خۆپشاندانەکە بکە بەشێکیان ئەیانود ئێمە لە کاتی گەڕانەوەمان بۆ ماڵەوە دەستگیر کرا ئەخن لەبەرەوەیەوەش بوون بە بەشێ لە ململانێکە ڕۆژنامەنووسەکانیش مامەڵی ململانی سیاسەکەی لەگەڵەکەن کاتێ میدیامان سربەخۆ کرد و دەرمان خستەوە لە ململانی سیاسیەکان ئەو کاتە ڕۆژنامەنووسەکەش وەکو کارکتەرێکی لایەنی بەرامبەر مامەڵی لەگەڵا ناکرێت بە هەم ناڵێم یعنی ژینگەکە ئالۆزیەکە بەوە شێوەیە لەبەر ئەوەی میدیا
سەر بە گروپ و جوڵانەوەیەک و پارتێکی سیاسیە کاتێ ئەم پارتە سیاسی ئەچێتە ناو ململانی سیاسیەکە ئۆتۆماتیکی ڕۆژنامەنووسەکانیش ئەبنە بەشێک لە ململانی سیاسیەکە وەلایەنی بەرامبەری ژۆکۆ ململانی سیاسیەکە بەڵام کاتی ئەگەر ئێمە میدیایەکی سربەخۆی دوور لە ململانی سیاسیەکە بێ و لە دەرەوەی ئەو ململانی سیاسیە بێت ڕووماڵی بابەتەکان بکات و تەختی بابەتەکان بکات و بە دوای زانیاریەکانە بگەڕێ کەمتر ڕۆژنامەنووسەکان ئەبنە قوربانی ئەو ململانی سیاسی وەکو ئێستاکە لە عێراق هەیە. باشە ینی هێشتا نەگەشتم بە وەڵامی دروست لە جەنابچان دکتۆرە لە ماوەی ڕابردوودا ینی با بڵێن بەپێی ئەو یاسا کارپێکراوانی کە هەیە بۆ مافی ڕۆژنامەنووسان دابینەکات ئەگەر ئێمە بسێری ئەو یاسایانە بکەین باسی دۆخەکە ناکەین لە واقع چۆنە بەڵام بەپێی یاسا دەبینین زۆر جار ڕۆژنامەنووس ئەگەر هەڵەیەک بکە بەپێی یاسای کاری ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵ ناکرێت لە دادگا بەڵکو بەپێی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان ڕوبەڕووی دادگا کرێت و کامە دووشتی زۆر جیاوازن یعنی تەنانەت یاساکانیش وەک خۆی لەلایەن حکومەتەوە جێبەجێ ناکرێت. ئەوە لەگەڵ لەم چەند کەیسمان هەیە بەڵێ لەوە ڕۆژنامەنووسە ڕۆژنامەنووسە ئەگەر بۆ دەستگایەکی هەر حزبێک بێ بۆ هەر شوێنێکی دیکە لە کۆتاییان ڕۆژنامەنووسە. من لە ئەو ڕەگەزانەی کە بوونەتە هۆی ئەو دروستکەری ئەو پێشێلکاریە بەرامبەر بە ڕۆژنامەنووس بیرم چووکە بەڵێ ئێمە چەند جاریش ئەوە دووبارە بووەتەوە کە دادگاکان لە بری کارکردن بە یاسای ژمارە 35 ئەچنە سەر یاسای سزادانی عێراقییان خراپبەکارهێنانی ئامێری ئەلکترۆنی کە ئێمە هەموو جارێ وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەگەڵ ئەو بابەتانە هاتوینەتە سەرخەت وە کتابمان نووسراومان ئاراستەی دادگاکان کردووە و بەیاننامەشمان ئەگەر ئێوە ئاگاداری لیژنەی داکۆکی بن لە ماوە بەیاننامەیەکیشمان لەسەر ئەوە دەرکرد کە نابێت دادگاکان کار بە یاسای ژمارە 35 نەکەن و بە یاسای ژمارە 35 هەرێمی کوردستان دادگای ڕۆژنامەنووسەکان نەکەن بچنە سەر یاسای سزادانی عێراقی ئێمە بەیاننامەمان دەرکرد و سەرکۆنەی ئەو ئیشەمان کردەوە چەندین جاریش هەماهەنگی لە نێوان سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ئەنجومەنی دادوەری و دادگاکان و وەزارەتی ناوخوا هەبووە باسی ئەو پرسانە کراوە یەکێ لەو پرسانە ئەوەیە کە ئێمە داکۆکی ئەەکەین و دژی ئەوەین کە بە یاسای جگە لە یاسای ژمارە 35 هەرێمی کوردستان بچینە سەر هیچ یاسایەکی تر مامەڵە لەگەڵ کەیسی ڕۆژنامەنووسا بکەین لە هەموو حاڵەتێکە ئێمە وەکو سندیکا هاتوونەتە سەر ئەو خەتەوە داکۆکیمان لەوە کردو. باشە دکتۆر ینی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە دوای دەستگیرکردنی ئەو ژمارە ڕۆژنامەنووسەی لەگەڵ خۆپشاندەرانە دەستگیر کران ینی بالیۆز و کۆنسۆلی وڵاتانی لە هەرێمی کوردستان کە تەواجودیان هەیە ئۆفیسیان هەیە ینی ئیدانی ئەم جۆرە کارانەیان کرد و داوایان کرد لەو جۆرە کارانە دووبارە نەبێتەوە ڕۆژنامەنووس نابێت دەستگیر بکرێت. پێتان وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جۆرە لە هەڵوێست بە هەندوەر بگرێ و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بە بێهۆ بەبێ فەرمانی دادگا دووبارە ببێتەوە؟ ئێمەش ئیدانەمان کردووە و من دڵنیام حکوومەتیش لەگەڵ ئەوانیە کە بەو شێوازە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسانە بکرێت لە ناو ژینگەی ڕووداوەکانە هەردوو لایەن متفقن وەکو سندیکا وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش هیچ کاتێک لەگەڵ ئەوانین و ئێمە کاتێکە کۆنسوڵێکیش مەسەلەن بەیاننامەیە دەرەکا بۆ پشگیری ئێوە ئێمەش لە هەمان کاتا لەگەڵیان کە نابێ ئەو کارانە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بکرێت بەڵام ئێمەش وەکو سندیکا جیهەتێکی داکۆکین نە ئیجرائین نە تەنفیزین لەبەرەوە ئەوەندەی پێمان ئەکرێت لە داکۆکی کردومانەوە بەردەوامیش ئێمە جگە لەوەی کە راپۆرت دەرەکەین بەیاننامە دەرەکەین ڕوونکردنەوە ئەدەین بەردەوامیش ئێمە لەگەڵ لایەنە معنیەکانە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکانە داکۆکی لەو بابەتەکەین و کار ئەەکەین هەنگاو ئەنین بۆ ئەوەی ئەگەر بکرێ هەتا ڕێژەیەکی زۆر زۆر کەم پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووس کەم بکرێتەوە بەڵام من یەک شتیش ئەڵێم ئێمە لە مانگی ڕابردووە لە کۆنگرەی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهانی بووین کە 154 نەقابە بەشداری کردووە و من مانگ ساڵانە کە راپۆرتەکانی سندیکا ئامادە ئەەکەم هەموو جارێک سێرچی هەموو راپۆرتی نەقاباتی جیهان و ڕێکخراوە جیهانیەکانەکەم ناڵێم پێشێلکاری ئاساییە ناڵێم دەستگیرکردن ئاساییە ناڵێم ئەم جۆرە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسە ئاساییە نە ئاساییە نە سروشتیە نەیاساییە بەڵام هەر هەیە لە هەموو وڵاتەکانیش هەیە بە حکمی سروشتی کاری ڕۆژنامەنووسی و بە تایبەتی بۆ ئەو وڵاتانش کە ناسەقامگیری سیاسی و ململانیانتیایە ڕێژەکەی بەرزترە. من سپاسی جەنابتان دەکەم دکتۆرە نەزاکەت حسێن سەرۆکی لیژنەی داوکۆکیکردن لە ئازادی ڕۆژنامەنووسان کە میوانی ناوینی ڕۆژ بوون. سپاس بووە